بەناوی خی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز من ئێستا لە شەقامی ئۆرزدی شاری سلێمانیم کاتێک دەیت ئەم شەقامە بەتایبەت لە ئێواران بۆ دەردەکەوێت چه خەڵکێک لێرە سەردانی پزیشک و وەرگرتنی چارەسەری پزیشکی دەکەن زۆرینەیان کە لێرن ئەوانە هەمووی بۆ سەردانی نۆرینگە و سەردانی پزیشکە تایبەتەکان هاتووەن ئەگەرچی خەڵک لێرە گلەی و گازندەی لە کەتی تەندروستی هەیە بەڵام دەوترێت لەم شەقامەدا دکتۆرێک هەیە کە داهێنانێکی کردووە واتە چیتر بۆ چارەسەری ئەو نەخۆشیە پشت بە دەرمانی بیانی نابەستێت لێرە داهێنانی لە دۆزینەوەی دەرمانێک کردووە ئەویش نەخۆشی ناسۆرە ئەم نەخۆشیە کە بەپی هەندێک لە زانیاریەکان ئەوەی کە تووشی دەبێت تا ئێستا بە نەشتەرگەری چارەسەری وەرگتووە بەڵام داهێنانی ئەم دکتۆرە بەڕێزە ئێستا ئازاری لەسەر و نەخۆشانە سوک کردووە لەم بەسەرکردنەوە مەیدانیەدا لەگەڵم بن ئەمەوێت سەردانی ئەو دکتۆرە بکەم بۆی کە داهێنانەکانی بۆ شی بکاتەوە بزانین چی کردووە لەکوێ کردوویەتی و چۆن ئەم ئازارە لەسەر شانی نەخۆش سوک دەکات لەگەڵم وەرن ئەو دکتۆرەی کە من دەمەوێت سەردانی بکەم بەڕێز دکتۆر عەبدولواحید محەممەد ساڵحە ئەمە نۆرینگەکەیەوە دەمەوێت سەردانی خۆی بکەم بۆی کە زیاتر گفتوگۆ لەسەر داهێنانەکانی بکەم لەگەڵم بەردەوام بن بەڵام یەکەم پرسیار لە سکرتێرەکەیەوە دەست پێەکەم بۆی کە بزانم ڕۆژانە چەند کەس تایبەت بۆ نەخۆشیە سەردانی ئەم دکتۆرە بەڕێزە دەکەن لەگەڵم وەرە گاومەر سڵاو لێت باشی سپاس ڕۆژانە چەند نەخۆشمان هەیە لێرە کە بۆ چارەسەری ناسۆر بێت ڕۆژانە ئەوانەی کە ڕوو لە ئێمەکەن بۆ چارەسەری ناسۆریان بەپێ و دەرمانی کە دکتۆر واحید دەزێتە 25 کەیس ئەبێت بەڵام لەبەر قەرەباڵغی عەیادەکە ئێمە ڕێژێکمان بۆ داناون تا ڕێژەی دە نەخۆشێکیان لێ وەرەگرین چارەسەرەکەیش بەپێی نەخۆشیەکانە ئەچنە ژوورەوە و ئەو شوێنەی کە ناسۆرەکەی تیا توش بووە پاگەکرێتەوە و ئیلتیهاب و مۆی کە هەیەی واتە ڕۆژانە 25 کەس دەیانەوێت سەردانی دکتۆر بکەن بەڵام ئێوە ڕۆژانە دە نەخۆش ئەبینن لەبەر قەرەباڵغی عادەکە بڵێت تەنها 25 کەسیان لێ وەرەگرین ئەوانش چارەسەریان بۆ ئۆکرێ بەپێی بەکارهێنانی جۆری نەخۆشەکە دووسیسیان بۆ تێئەکرێ لەو گیراوێ و بە دوو جەلسە بە سێ جەلسە بە جەلسەیەک جۆری نەخۆشەکان چارەسەر بێ پێویستی بە عەمەلیات نامێت من دەتوانم دکتۆر ببینم زۆر سپاس بینەرانی عزیز لەگەڵم وەرن پێکەوە سەردانی بەڕێز دکتۆر عەبدولواحید دەکەن سڵاو دەکاتۆر باش کاکتۆر کاکتۆر ئەگەر دەرفەتە بێ لەم بەرنامە تایبەتە دەمەوێت لەگەڵمان ئابیت بۆی کە بتوانینە و داهێنانی کە کردوتە لە بواری پزیشکیەوە دیارە خەڵکێکی زۆرش دڵی پێخۆشە دەنگدانەوەیەکی هەبووە زیاتر قسەمان بۆ بکەیت و بۆمانشی بکەیتەوە بەخێر سەر شام خۆشحاڵ بووین ئەزێتان کێشە ڕاستێکی لە خزمەتانم بەڵام دیارە قەڵەباڵغە ئێستاکێنە و ناتوانم ئێرەش لەوەشێت شوێن تۆزە شوێن و جێگەمان نەبێت لە خزمەتانە ئینشاڵڵا بۆ ماڵەوە دوایی کە تەواو بووین میوانداریتانەکەین و لە ماڵەوە خزمەتان ناوین بەسەر چاوم بەخێبن ببورن لەو ئەینە نەمانتوانی لە خزمەتان ناوین بەڵام شتەکان بەدەزیێمەوە نە خۆشە دوورەوە هاتووە ناچارە بێ ئەوان بەڕێکەین و خزمەتی ئەوانکەین دوای خزمەتی ئەوشکین سپاس کاکتۆر خزمەتی دوایی مەمنون کاکتۆر دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز دیارە ئێستا و دەرفەتە ڕوخساوە کە کاک دکتۆر وتی دیارە و کاتە لە عەیادەکەیە دەرفەتی نەبوو ئێستا لە ماڵ هاتوونەتە خزمەتی بۆی کە زیاتر قسە لەسەر و داهێنانە بکەین کە تایبەت بوو بە نەخۆشی ناسۆرەوە دەچمە لای کاک دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشیوە
لێوە دەست پێەکەم ئەم نەخۆشی دیارەکە تۆ داهێنانت تیا کردەوە بۆ چارەسەرەکەی نەخۆشی ناسۆرە ئەگەر بکرێت سەرەتا قسێک لەسەر ئەم نەخۆشیە بکەیت و تا چەندە ئەم نەخۆشیە لە کۆمەلگای ئێمەیە یا بەگشتی بڵاو بۆتەوە و باو هەیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله خێر بن سەر چاوبراکانم خۆشحاڵ بین لە خزمەتتان شا دەبین ئەزێتان کێشە دووبارە دای لە بردنەکەم کە لە عایادەکە لە بەرخاتی نەخۆش نەماتوانی زیاتر لە خزمەتتان نبین دیارە نەخۆشی ناسۆر نەخۆشیەکی باوە بە تایبەتی ناو کووردا چونکە ئێمە منتەقەیەکین گەرمە منتەقەکەمان دووەم خەڵکانێکمان هەیە وەکو کورد دەڵێ مووی زبرە ئەنجا مووی زبری هەم بۆ پیاوەتی وتراوە هەم بۆ ئەوەی کە ئینسان مووی ڕق بێ ئەم وە لە کاتی دانیشتنە لە دەوروبەری کلێنچکە یاخود ناوکاکۆ بێتەوە و ئەگەر شێداری و زەختێکی شەبێ بە تایبەتی و کەسانی کە سیاقەت زۆرەکەن یان و کەسانی زیاتر دانیشن بە تایبەتی ئەمڕۆ بە دیار کۆمپیوتەرەوە مۆکە فرسەتێ وەرەگری ئەچێتەوە ناو پێستەکە ئەویش ژینگەیەکی لەبار ئەخڵقێنێ بۆ ئەوەی کە ئەو مۆ جارێکی تر بژێتەوە وە گەورە بێ وە گەشە بکە و هەر جسمێکی غەریبیش ناو ئینسانە غەیری کۆرپەلا ئەبێتە مای سەریەشە و ئیلتیهابات بۆ خاوەنەکەی لەبەرەوە ئەو مۆ ئەبێ بە سەرچاوەی ناوکێک بۆ ئەوەی کە بەکتریا لەسەر بنیشێ و ئیلتیهاب بکە و زوو نەخۆشەکە عەزیەت بە و شێوەی جەراعەت و دوومەڵ و ڕژێنێک و شلەیەکا بێتە دەرەوە نتوانێت بە ئیسراحەت دانیشێ لەسەری ئەم نەخۆشیە بە شێوەیە زۆرە لەناو ئێمەیە کە لە فەزلی خوای گەورەوە لەوە ئەچێت دوو ڕیکۆردی عالەمی دوو با بڵێن ناساندنی عالەمی لە ناسوورە لە نزیکی دەموچاوە یان لە شوێنەکانی ترا بە ناوی ئێوەمەوە بیانی یەکەم جار کە تۆمار کراوە ئەم نەخۆشیە ئێمە تۆمارمان کردووە لە کوردستانە ئەی نەخۆشیەکە ئەو نەزۆرە نەک هەر لە کلێنچکەیە نەک هەر لە ناوکە لە پێشی گوێیە لە دوای گوێیە لە سەرە لە نزیکی برۆیە لە ژێر چەناگەیە لە بنباڵە لە زۆر شوێنەکانی ترا کە پێشتر مەسەرەن نەناسراوە دوو ڕیکۆردی عالەمی کە یەکەم جار ناسراوە لە ناو ئێمەیا و وەکو کورد تومان ئەم حاڵەتانەش هەیە بە توبمان و دواگاتان لێبێ کە پێوتێ فێز ریپۆرتت کەیس یەکەم راپۆرتی تۆمارکراوە بۆ نەخۆشی کاکتۆر زیاتر کامیان باوە لە ناو ئێمەیە لەو هەموو شوێنەیە کام نەخۆشیە دەرەکەوێت کامیان زیاتر حاڵەتەکانی زۆرتر نەک لە ناو ئێمە لە هەموو عالەمە ناسووری کلێنچکە لە هەموو شوێنێ باوترە کە پێوتێ PNS کاتێکە هاتمە ژوورەوە لە سکرتیارەکەتم پرسی وتی ڕۆژانە ڕەنگە 25 کەس سەردانمان بکەن بەڵام ئێمە ڕۆژانە 10 کەس دەبینین گرنگەوەی ئەمە ئەمارە زۆر نییە لە هەر کۆمەلگایەکە یا بەتایبەت لە کۆمەلگای ئێمە کە ئەوەندە ئەم جۆرە نەخۆشیە باو بێت نەخێر ئەمارە تقریبان ئەمارێکی طبیعیە لەبەرەوەی کە لە شوێنەکانی ترە ئەم نەخۆشیە کە چارەسەرەکرێ زۆربەی کات شوێنی نەخۆشەکە ئەو برینە هەڵەکۆڵێ کە هەڵکۆڕا تقریبان ئەو نەخۆشە ماوەی هەفتەیە دوو هەفتە مانگێک تا 40 شەو ئەبێتە داوی کا و گۆز دەربێنە و گۆزی تێبکا و تۆزێ ناڕەحەتی تیا بۆ نەخۆشەکە کەم پێوتێ شێوازی هەڵکۆڵین ئێمە هەر لە بیدایەتەوە ئەم طریقەیەمان نەکردووە و قەرانچمان پێی نەبووە بە شێوەی تەجمیل کردومانەتەوە بەڵام 2 ساڵیش الحەمد وازمان لە تەجمیلەکە هێناوە کاتی خۆی گۆشتی زیادەمانە هێنا بە شێوەیەک دامانە پۆشیوە برینەکە ماوەی 8 ڕۆژ تا 13 ڕۆژ سۆندەیەکمان تیادانە بۆی خوێنەکە بێنێتە دەرەوە ئیتر تقریبان خەڵکێک ناسیوێتی ئێمە با بڵین کەمترین ئازار و کەمترین تەداوی و کەمترین ناڕەحەتی بۆ نەخۆشەکە دروستە بێ پاشان ئەوەی کە ئەمیشی بەسەرهات ئەم کۆنفرانسە خەڵک زیاتر ڕووی تێکردین ئەجنا پێشتر مەسەرەن بۆ دەرەجەیە نەبوو بۆ شێوەیە نەبوو بزکای زۆر پێشەوەی کە بێمە سەرداهێنانەکەم پرسیارەشم هەیە ئەوانەی کە تووشی ئەم نەخۆشیە بوون ئازارێکی زۆریان هەبوو دوای نەشتەرگەریەکە بەتایبەت دەبێ ئازارێکی زۆر تەحملکەن بۆ ماوەی نزیک بە مانگێک لە ناو جێگەیە بۆ من دەکەون لە ماڵەوە ئەم داهێنانی تۆ تا چەندەم ئازاری لە کۆڵی ئەم نەخۆشانە کردوێتەوە بەڵێ طبعا مزاعفاتەکە هەمان مزاعفاتەکە نەخۆش تووشە بێ بۆ لای ئێمە یان ئەوەیە مەسەرەن شلەیەک یان زەرداوێکی لێ دێ نەخۆشەکەی ئازاجەکە یاخود دوومەڵەکە یاخود ئازاری هەیە نەخۆشەکە ناتوانێت دانیشێ بۆ لای ئێمە هەموو دکتۆرەکان هەر بەم شێوەی نەخۆشەکان ئەچن و داوای ئیستیشارە و داوای عیلاجەکەن لە شوێنەکانی تر دکتۆرە بەڕێزەکان مەسەرەن زۆریان حەمدا پسپۆڕن و مامۆسای ئێمن و لۆچەی نەخۆشەکە بە شێوەیەکی ئاسان چارەسەرکەن عەرزم کردن کورد ئێمە وەکو کورد خبرەمان زۆرە لەم بوارەیە لەبەرەوەی کە نەخۆشەکان زۆرن و زۆریشمان بینیوە لەوچێ دکتۆرێکی ئێمە بەقەدەر زۆر لە دکتۆرەکانی ئەوروپا شارەزاتر بێ لەم بوارەیە ئەو طریقی ئێمە بۆ جیاکرێتەوە ئەوەی کە ئێمە پەنا نابینە بەر عەمەلیات بەڵکو
مەرحەلەی یەکەم وەکە دەرێ ئیلتیابەکە کۆنتترۆڵەکەین ساڕێژەکەین ئەگەر دوو مەڵ بێ پاکێکینەوە دوای ئەوە محاولاکین مووەکان دەربێنی مووەکان بە شێوەیەک بژاریانەکەین کە مو لە ناو جسمەکەیان نەمێنێ هێنجا مادەیەک و ژیراوەیەکی خۆمان هەیە ئیکێنە ناو برینەکەەوە بۆ ئەوەی کە حاڵەتەکە هەڵنەداتەوە یعنی لە کەمترین حاڵەتە ئێمە من لەوە چە ساڵێکیش بێ بنجێکی ئام نەیەوە بە نەخۆشی بۆ ناسوور کەواتە تۆ لەم فترەیە کە چووەم داهێنانت کرد دەمێکە لای خۆتەوە خەریکی تاقیکردنەوەی تو سەرکەوتوو بووە دێمە سەر داهێنانەکەت وەکو کێ بەشداریت لەم کۆنفرانسە کرد و ئەم کۆنفرانسە لەکوێ بەسرا چۆن بەسرا ساڵانەیە یا مانگانە ئەم کۆنفرانسە پێوتە International Pilonidal Sinus Disease Conference تقریبا چەند ساڵێکی زۆرە بە بیرەوەری من ئەم کۆنفرانسە یان ئەوەی من بووم بە ئەندام لەم ئەسۆسییشنە یان لەم نیقابەیە کە پێوتە Australian Association of Pilonidal Sinus چەندێک ئەندامی من تقریبا 2 ساڵە ئەندامتیایە لەبەری کە الحەمدایمە بەحسمان زۆر بووە پێشتر لە ڕێگەی جەرناڵەکانی ئەوانەوە لە ڕێی مجللاتی ئەوانەوە دایمە کۆنتاکتمان هەبوو مجللەکە شتەکانی ئێمە ڕۆیشتووە پیان گەیشتووە لەبەرەوە ئێمە کە ئەندام بووین بە درێژایی ئەوەی کە من ئاگام لێیان بۆ کۆنفرانس نەبەسراوە ئەوەی کە سەرپەرشتیەکە و لە عالەما خەڵکەکی کۆ کردوێتەوە ئوستورالین جەڕاحەکانی ئوسترالیان بەڵام هێنایەنە ئەڵمانی ئەمجارە لە بەرلین ئیشەکەیان کرد لە 23 نوێی 2007 بۆ ئەوەی کە بتوان هەموو جەڕاحەکانی دنیا کۆ بکەنەوە لەم ئیشە بۆیە بینی لەو پەڕی ئەمریکاوە چەند دکتۆرێک هاتبوو هەتاوەکو ئەگەیشتە هەندستان خەڵکی تیابوو مرورن بە ئەوروپا تەبەن ئەوروپا لە هەموو تقریبن وڵاتەکانەوە خەڵک هاتبوو بەداخەوە لە عێراقی خۆمانە یان لە کوردستانی خۆمانە تەنها من بووم کەسی تر بەشداری نەکردبوو هەتا توانین بڵێ منتەقەی شامیش تەنها پیاوێکی جوولەکەی تیابوو لە تەلەڤیڤەوە هاتبوو لەناو منتەقەیە کەسی تیان نەبوو کەسێک لە دووبەیەوە هاتبوو یەک کەسیش لە سعودیەوە هاتبوو ئیتر باقی منتەقەکان ئەوروپی بوون و کەنەدی بوون و ئەمریکی بوون و ئوسترالی بوون و جەناب وەکو مامۆستایەک و وەکو پسپۆڕێکی نەشتەرگەری بەشداری تیا کرد بەڵێ من وەکو مامۆستای زانکۆی سلێمانی ئەوە الحەمدا هەروە خۆشم ناسان کە من مامۆستای زانکۆم و لە کوردستانەوە هاتم بەس ئاماژەم بە کوردستانەکەدا کە من لە کوردستانەوەی تر بۆی کە ئەمە ئەگەر شتێکی باش بێ ئینشاڵڵا بێ بە شەرەفێک و بێ بە فەخرێ بۆ هەموو کوردێک بەبێ ئەوی کە ناوی منتەقەکەش بەرم زۆر باشکار ئێمە خۆمان بە خاوەنی هەموو کوردەزانین نەک پاچەیەکی بچکۆلش چۆن دەست کرد لەوێ بە لەناو کۆنفرانسەکە بەخستنە ڕووی داهێنانەکانت بەڵێ خۆی ئەوەی گرنگ بوو لێرانەیە ئێمە زۆر بەداخەوە ئێمە وەکو عێراقی یان وەکو کوردستانی ئێمە کێشەی ڤیزەمان هەیە لەبەرەوە هەموو ئەوانەی کە پێشتر ناویان نووسی بوو یاخود پێش ئێمە گەیشت بوون ئەوان بە کۆڵێ شتی خۆیان پێشکەش کرد و تەرحی خۆیان کرد و قسەی خۆیان کرد ئێمە تقریبا کەوتینە ئەخیرەوە لە پێشکەشکردنی بابەتەکەمانە من الحەمدوللا بە چەند شێوەیەک یەکەمیان مادەکەم بردبوو کە لەگەڵ خۆمان تێکەڵی مادەکەم بردبوو کە یەک مادە نییە بریتە لە پێکاتەیەک لە کۆمەڵە مادە پێک دێ و دووەمیش مادەکەم بە تۆز و بە گیراوەیش بردبوو دواتریش ڤیدۆم گرتبوو هی ئەو نەخۆشانەی کە هاتبوون پاشەوەی کە ئیزنم لە نەخۆشەکان وەرگرتبوو کە من ڕسمی تۆ ئەگرم یاخود ڤیدۆ ببێ کە دەموچاوی نەخۆشەکە دەرکەوێت چکە شوێنێکی حساسە و با بڵێن ئێمە وەکو منتەقەیەکی کوردی خەڵکێکی شەرمنین هەم بە ڕسم گرتبووم هەم بە ڤیدۆ شێوەی پرۆسەکەم وەکو ئەوەی کە خۆیان لە ئیشەکەیان بن ئاوا قسە بەرچاوی خۆیان لەبەرەوە ینی الحەمدوللا تەسەووریکی باشیان بۆ ئیشەکە کردیانی هەروەکەوەی کە خۆی لە ئیشەکەیان ژیا بێت چونکە ئەوانی کە دانیشت بوون ئەوەی گرنگ بوو هەمووی پسپۆر بوو لەو بوارەیە یعنی نەکرد کابرا لە جەڕاحەیە پسپۆڕە لە نەخۆشی ناسووری کلێنچکەیە چەند کەسی تری لێبوانی کە بۆ نمونە داهێنانیان پێ بوو کاکتۆر ژمارەیان دەزانی چەند کەس بوون ئەوانەی کە داهێنانیان پێ بوو تقریبا ئەو تەرحانە بوون ئەو بەحسانە بوون کە پێشکەش کران بەحسەکان با بڵێن زیاد لە 20 بەحث بوو هەموو کۆنفرانسەکە تایبەت بوو بەم نەخۆشیە هەمووی بەس ناسۆری کلێنچکە بوو هەمووی ئەو تەرحانی کە کران لە هەموو وڵاتانی تیا بوو تەبان هەر یەکەشی لە ڕوانگەی خۆیەوە چارەسەرێکی بۆ حاڵەتەکە دۆزی بوو ڕەنگە ئەوانشی کە بە تایبەتی دوای بڵاوبوونەوەی ئەم داهێنانەی تۆ بووەتە پرسیار لایەن
ئەم مادەیە لەکوێ دەستکەوتووە ئەم گیراوان و ئەم داهێنانەی کە بۆتە ئێستا چارەسەرێک بۆ ئەم نەخۆشیە لە وڵاتی خۆمانە هەیە چۆن دەستکەوتووە بۆ نەتوانین ناوەکانیان بێنی و ئاشکرایان بکەیت و لەوێ چۆن باسی ینی شوێنی دۆزینەوەی ئەم دەرمانت کردووە بۆ ئەوان. ئەوەی گرنگ بوو لە ئیشەکەیە طبعاً قەدەرەکە خێر بۆ الحەمدلله کە ئەوان پێش من کەوتن لە قسەکردنە چونکە هەموو ئەوانەی کە باسی چارەسەری ناسووریانە کرد باسی چارەسەریانە کرد بە عملیات هەر هەمووی بەڵام هەر یەکە و بە شێوازێک و بە جۆرێک لە دەستکاریەوە تەنانەت هەندێکیان باسی جۆرێک لە ناسووریانە کرد ئەو عملیاتی تەجمیلی کە ئێمە 2 ساڵە وازمان لە هێناوە الحەمدلله و بەحسیشمان لەسەری هەیە بە ناوی ڕۆمبۆید پلاسی الحەمدلله بڵایش بۆتەوە بەحسەکەمان ئێمە 3 ساڵە وازمان لێ هێناوە ئەو بەحسە لەوێ گەرم کرا بۆ دیسانەوە خەڵکێک ئەیوب من ئەم تەرحەم پێیە مەسەرەن کە لای ئێمە کۆم ببوو یعنی ئەم حرەکەتە لایەوە کۆن بوو ئەمە لای ئێمە کۆم ببوو تازە ئەوان مەسەرەن دەستیان پێوە کرد ئەمەش خوانە خواستە عیباری نیە لەبەری کەولۆچێ ڕێژەیەکی زۆری لەو بارەیان عملیات کردبێ و نەتیجەیەکی تری جیاوازە نەتیجەی ئێمەی پێشکەش کردبێ بەس ئێمە لە فەزلی خوای گەورە ئەو تەریقەیەشمان بەجێهێشت بوو ئەوەی گرنگ بوو لە ئیشەکەیە هەموو ئەوانەی کە باسی جۆرەی لە عملیاتیانە کرد هەمووی عملیات بوو و بەنج بوو بەنجیش لە ئەوروپا یعنی مانگێ وەرە بچۆ دکتۆری بەنج بتبینێ داخڵ بە بەنجی عام وەرگرە دوایی بمێرەوە لە خستەخانە دوایی بکەوە لە جێە ئەوروپا چونکە وڵاتێکی ڕسمالە ئەمە زۆر لە لای قورسە نەخۆشێک هەفتەیە لە جێیا بمێنێتەوە 2 هەفتە لە جێیا بمێنێتەوە تا بینەکی چاکە بێتەوە بە ئیجازی بۆ بکەن چەند لەسەر شەریکاتەکەوێت چەند لەسەر خستەخانەکەوێت چەند لەسەر تەمینەکەوێت ئەمانە هەمی جۆرێک لە قورسی و ینی بارێکی زیادەی خیتە سەر شانی نەخۆشەکە و خستەخانە و شەریکات و تەمین و هەموو ئەمانە هەمیان بەم ئاراستەیە ئەڕۆیشتن لە کاتێکاوی ئێمە کەوتە ئەخیرەوە من عەرزم کردوتم ئەم طریقەی ئێمە جیاوازە تەرەقەکانی دوای لەبوردنتان لێ یەکەم ئەگەر باسی عملیاتتان بۆ نەکەم چکە هەمووتان باسی عملیاتتان بەس باسی عملیات ناکەم ئێمە طریقەیەکی تازی خۆمان هەیە طبعا یەکەم جار کەوتم طریقەیەکی تازی خۆمان هەیە میسەرسان بوو جۆقڵاغمان بزانین یعنی چی طریقەیەکی تازە زیاد لە عملیات چکە تا ئێستاکەنە ئەم حاڵەتە بە عملیات چارەسەرەکرێ من لە کولە قەناعەتم بە عملیات نییە بۆچی قەناعەتم بە عملیات نییە چونکە برینی ئەم نەخۆشە کە لە کلێنچکەیە دەرەکەوێت بەقەدەر نینۆکێکە زۆر جار 3-4 کورن ئەبێتە پشتی جەراعەتی لێ دێ بۆ ئەوەی کە تو ئەم نینۆکە چارەسەرکەی ئەبێ زۆر جار بەقەدەر چەند پەنجەیەک یاخود مشتەکۆڵەیەکی لێ هەڵکەنی بۆ ئەوەی کە نەجاتی بێ لەو نینۆکە پێم وتم ئەم حاڵەتە حاڵەتێکی حەمیدە بێناینە سەرەتان نییە بەڵام ئێمە هەستەکەین عینەن حاڵەتێکی سەرەتان تەعاملی لەگەڵاکەین ئەو نە احتیاطی بۆ ئەخین بۆی دووبارە نەبێتەوە سەرەتانی ژووی احتیاط ناخین هەتا نمونەم بۆ هێنانەوە لە کاتی عملیاتەکە وتم سەرەتانی قودەم هەیە سەدەها نەخۆش بەقەدەر ناسووری کولێنچکە ماندوو ناکە بۆ لەبەرەوەی کە حاڵەتەکە سەرەتانی غودەکە یەک جار پاکێکیتەوە گوێرەکانی پاکیتەوە نەخۆش نەچاتی بەرحەمدا سەدەها نەخۆشم هەیە ئێستاکەنە تا ئێسێک لە یەک چاکتر لە فەزلی خوای گەورە بەڵام ناسوورەکە هەتا ئێسش نە من نا ئەو دکتۆرانی کە بەڕێزانی کە مامۆسای من بوون نا علمی ئەم عالەمەکە من بچووکترینیانم هەتا ئێستاکەنە چارەسەرێکی بنەبڕی نییە لەبەرەوە ئێمە بۆ ئاراستەیە بۆی چوین کە فعلەن ئێمە بۆ شتێکی بچکۆ لە ئیشێکی زۆر گەورە ئەەکەین نەخۆش تووشی معاناتێکی گەورەترە بێ ئەوی جی شانازی بوو لەوانەیە لە فەزلی خوای گەورە ئەو بکە وتم ئەم مادەیە کە ئێمە بەکار هاتووە چکە ئەوروپا زۆر بەلایەوە گرنگە تۆ شتێ لەسەر ئینسان تاقی نەکەیتەوە کە پێشتر تاقی نەکراوەتەوە یعنی ئەوە جەریمەیە تۆ بێ شتێک لەسەر ئینسان بکەی بە حەقلی تەجارب بۆ نمونە یەکێ لە مادەکانی ئێمە خەنەیە وتم کاتی خۆی پیرەکانی ئێمە لە لادەکانی ئێمەیە خەنەیان بەکاری هێناوە داپیرەکانی ئێمە زۆر ژیر و عاقڵ بوون کەمەش ئاماژەیەک الحەمدوللا بە عەقڵی کورد و خەڵکێکی کورد کە ئەمیش لە سونەتی پێغەمبەری خوا و سەڵ ئەم مادەیە وەرگرتووە ئەژنا ئەوان بۆ خۆیان چکە پێغەمبەری خوا هەر کاتێ برینێ لە هەر شوێنێک کاتێ بێ فەرمی خەنەی لێبن سبحان الله ئێمە دوایی کەشفمان کرد ئەم خەنەیە هەتا ئێمە مختبەرێکمان هەبوو جژمان تیا بەکارهێنا تاقیمان کرد و یەکەم جا لەسەر جژ ئەم مادەیە بینیمان نەتیجەیەکی زۆر عەزیمیدا دوایی چوونە ناو ئینتەرنێت و لیتیچە ڕڤیوەکمان کرد گەڕاین بە شوێنی ئەم مادەیە بزانین لە شوێی تری عالەما کەسێکین لە رووسیاوە بەکارێت ئەم خەنەیە حتا وەکو کەنەدا بەحسی لەسەرە مادەیە غەریبە پێغەمبەری خوا 1400 ساڵ لەمەوە پێش باسی کردووە
هەر کەسێک برینێکی لێ هاتە بێ فەرمی خەنی لێبە، هەر کەسێ قاچی ێشا بێ فەرمی خەنی لێبە، کەسێ سەری ێشا بێ فەرمی کەڵە شاخ بکە. لەم ڕوانگەیەوە خەنەمان هێنا کەسێکین خەنە بۆ خۆی معقیمە، بۆیە کوردەواری خۆمان کاتی خۆی بەکاری هێناوە لە ڕشک و لە ئەسپی و لە کۆمەڵی مادە پاراستوێتی نیشتۆ تووشی کێش کۆمەڵە کێشە بێ ئەینجان چەند عاقڵ بوون کاتی خۆی کە خەنەیان بەکارهێناوە. ئەم مادەیە کە بەکار هاتووە مادەیەکی بۆ خۆی معقیمە، زۆر لە میکرۆبەکانە کوژێ و مادەیە کە زوو برین والەیەکات چاک بێتەوە و حجمی برین زۆر بچووکە کاتەوە. طبعا هەر خەنە نەبوو، بەڵام ئێمە لە ساڵ پەنجەی مادەکەمان خەنە بوو، کۆمەڵە مادەی ترمان تێکەڵ کرد کە پێویستە کات لە ناسوورا بەکار بێ، بەڵام هەمویان ئەمانە موادی طبی بوون، یعنی هیچی لەخا غیری خەنەکە کە مادەیەکی عشبی و بەکار هاتەوە تاقی کراوەتەوە ئەمانی تر لە دەرمانخانە و لە شوێنەکانی ترا دەرمانە هێنا و تێکەڵمانە کرد، شتێکی جوانمان لێ دروست کرد الحەمدولیلا و بە نەخۆشمان ئێمە ئەم مادەیە بۆ بەکارهێنی. نەخۆشەکە زۆر دڵی پێخۆش بوو لەبەرەوەی کە ئەو نەخۆشە ئێمە نەبەنجمانە کرد، نەپارەمان لێ وەرەگرت، نە ئازارێ بوو، نەبێتاقەتە بوو و بینیشی نەخۆشەکە چاکە بۆ چوو نەخۆشێکی ترێنە، ئەو چاکە بۆ چوو نەخۆشێکی ترێنە. یعنی وەختێکمان زانی ئێمە ڕۆژانە چەنەها نەخۆشمان هەیە، بۆی عەدەدەکەمان لە ماوەیەکی کەما بوو بە 200 ئەومە نەخۆش بوو، بە ئێستا تقریبا زیاد لە 300 نەخۆشمان هەیە هەمی بەم طریقەیە، لە سەدا 90 نەخۆشەکانمان الحەمدولیلا بەس بەم طریقەی چاوبوونەتەوە. دوای خستنە ڕووی ئەمانە لە کۆنفرانسەکەیە کاردانەوەی ئەوانی تر چۆن بوو؟ کاردانەوەی ئەوان غەریب بوو بەلایەنەوە، شتەکەشیان زۆر کۆڵە پێسە سۆرهێنەر بوو، بەڵام ئێمە الحەمدولیلا چونکە شتەکانمان بردبوو، ڕاستیشمان گرتبوو، ڤیدۆشمان بردبوو، مەجالی نوکولیکردنی نەبوو. بۆیە مەسەرەن ئەوان بە جۆرێک لە غەریبایەتی و سەیری شەکانیان کچکە ئەوان دوایی میتە ئەنالیسێکیان هێنا ئەو بەحسانەی ئەو عملیاتانی کە بۆ ناسوور کراون ڕێژەی هەڵدانەوەی نەخۆشیەکە لە سەدا 4 بۆ لە سەدا 26 بوو پاش عملیات. چۆن دقەتی قسەکەم بن ڕێژەی هەڵدانەوەی ناسوور لە باشترین حاڵەتەکانیان کە عملیاتیان بۆ کردبوو لە سا 4 هەڵیدا بۆ لە سەدا بتا لە سا 26 هەڵیدا بۆ، یعنی لە 4 نەخۆشێکیان هەڵیدا بۆ پاش عملیاتیش. پاش ئەو هەموو مەینەتیە ئێمە لە سەدا 90 نەخۆشەکانمان چاببوونەوە. یعنی ئێمە ئەگەر قەول بێ مەسەر ناوی بنین فەشەل لە عیلاجەکەیە لە سەدا 10مان هەبوو، لە سەدا 10 بەبێ بەنج بەبێ عملیات بێ ئەرک لە سەدا 90 نەتیجەیەکی زۆر هائیلە، زۆر عەزیمە. لەبەرەوە ئەوان بۆ خۆیان زۆر بە عەزیمی ئیشەکەیان وەرگرت، زۆر بە سیر ئیشەکەیان وەرگرت، بەڵام نیان نەزانی مادەکە چییە. تەنها پرۆفیسۆرێکی تورکاتە لام وتی ئەم مادەیە خەنەیەوە نییە، وتما بەس ئەوی زانی. تۆ شوێنەکانی تر شارەزانە بوون، کابرای ئەڵمانی هاو ئەم مادەیە بە چۆن دەستکەوێت، چۆن ئەگەێنیتە. دوجار ئەوان هاتن بە شوێنەوەیە کە بزان بۆ نمونە ئەم دەرمانت لەکوێوە دۆزیوەتەوە چۆن بوو. بەتەکید ئەوان زۆر داوای مادەکەیانە کرد، ئەم مادەی لەکوێ هەیە، چۆن دەستمان بکەوێت، چۆن بەکاری بێنین. کابرا لە ئەڵمانیەوە هاو داوایە کرد، کابرای بەریتانی هاو بۆ لامەی زەحمە نەبێ کاتێکی خۆتم بەرێ، لێ من مەسەرەن کاتم بەخشیەوە بەسەر ئەوانە کە داوای مادەکەیان لێ کردم چۆن ئەیگەینی دەستمان تەبنەوەکە لە کێشەکانە تۆ مادەیەک لە کوردستانەوە بەبێ کوالیتی کۆنتترۆلی ئەوروپا چۆن ئەیگەینی دەستیانش بۆ خۆیەک لە کێشەکانە. تەنان ئێستا مەسەرەن ئیمێڵم بۆ هاتووە لە سنتەرێکی گەوری بەریتانیاوەکە داوای مادەکەکەن، یعنی من شتا بۆ خۆ بۆ خۆڵێ تەجیلی نەکەم بە ناوی کوردستانەوە بە ناوی زانکۆی سلێمانیەوە و نیکەم بە بەرایەکی اختراع بۆ خۆمان کاتە دەتەوێت تۆماریکەی بە ناوی بالضبط حەز ناکەم بچێتە دەرەوە مادەکە و لەکوێ تۆماریکە دکتۆر من داوام لە بەڕێز ڕاگەری کۆلیزی پزیشکی دوکتۆر کۆسار کردووە کە خەمێ لە مۆزوع بخوا چونکە بەڕاستی من چوومە کەنەدا سۆری بۆ دانیمارک بۆ ئەوەی کە مادەکە تۆمارکەم پشتێکی خاڵیان پێوت وتیان بۆ تۆمارەکەی ئەدین بە 146 دەوڵەت بۆی کە ئەم مادەی توێ تیا بەکارنێت بەڵام بێ هەموو ساڵێت تۆ پارەی 146 دەوڵەت بێ کە ئەم مادەیە بۆ تۆ ئەپارێزن جاوتە مەڵامەگە بجی کوردستان بم بە کۆما بێنمەوە بۆ ئەوەی کە مادەیەکی پێپارێزن بەبەر ئەو ئێمە ناکرێت بۆیە داوام لێکردن کە ئێمە وەکو کوردستان شتێکی ئاوامان هەبێت ئەویش بەڕێزەوە کارتر کۆسار فەرمی من خۆم بە دوای مۆزوعەکە یاچم و دەستخۆشی کرد و هاوکارەکانت کێ بوون لە یارمەتیدانی تاقیکردنەوەی ئەم دەرمانە دۆزینەوەی وەرتەنانت لە پێشکەشکردنی بۆ نمونە ئەو بەحسەی خۆت لەناو کۆنفرانسەکەدا ئامادەکردن و پێشکەشکردنەکەی ئێمە مادەکە فەزلی یەکەم بۆ حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەڕێتەوە کە ئێمە بۆ کۆڵەفکرەیەکی داینێ
چی عیلاجە بۆ ئەوەی کە بەدوای زۆر شتی بێسوودا نەڕۆین لەبەرەوە خەنەمان هەڵبژار بە دەرەجەی یەکێکە لە پێکهاتەکانی مادەکان بێ مادەیەکی سەرەکیش بێتیایە دواتر ئەو برانی کە لەگەڵمانان وەکو تیم چکە الحەمدوللا لە فەزلی خوای گەورەوە ئێمە لە کوردستانە وەکو تیم ئیشەکەین یعنی من بەتەنیا وەکو عەبدولواحید هیچ نیم بەڵام کۆمەڵی یاری دەدەر و مساعیدم هەیە هەم لە عیادە هەم لە کاتی عملیاتە ئەوانە پێکەوە ئیشەکەین و هەوڵەدەین لەوانە بە دەرەجەی یەک کاکتۆر فەهمی خوازای بە تۆی خۆم بەڕاستی یعنی ئەتوانم بڵێم ئەو پیاوە ئەگەر لە ئەوروپا بژایە ئێستا وەلو ئێستا تا ئێستا تەڵەبەیە و تەخەڕوجی نەکردو بەڵام بە کێشی خۆی ئاڵتوو نەکێشرا ئەوە پیاوێکی لێ هاتووە ئەوە پیاوێکی لێزانە لە بواری بەحث و لە بواری علاقاتی دەولی و لە بواری جێرناڵ و ینی بەڕاستی پیاوێکە منشانازی پێوەکەم کە الحەمدوللا کوردێکمان هەیە لەو دەرەجەیە کە بتوانێت لەسەر ئاستی عالەماوەکو فیگەرێ دەربکەوێت کە هێشتا تەڵەبێ ینی یەکێک لەوانم تیمەکەم بە عام خوازیان باتەوە هەمیان ماندوو بوون پێمەوە مامۆستا بەڕێزەکانم تەبان سوپاسیانەکەم هەمویان جابیرم نەچێ ئێمە لە بەحسەکەیە ئەم بەحسم تەقدیم کرد ئەمەیان بەحسێ بوو بەنای خۆمانەوە چارەسەری ناسوور بە شێوەیەکی دوور لە عملیات بەحسێکی ترمان هەبوو لەگەڵ کاک پرۆفیسۆر سیروان و کاکتۆر تایر و لەگەڵ ئەو پیاوانی ترە بەحسێکمان هەبوو بەناونشانی ناسووری بینی مەمک ئەمە لەسەر پێشنیار و لەسەر تەرف و لەسەر نسیحەتی کاکتۆر پرۆفیسۆر سیروان کردمان پرۆفیسۆر سیروان قەرەداخی ئاراسی کردین کە ئێمە بۆ بەحسێنەکەین ئەمە لە کووردا کۆمەڵی نەخۆشی ئاوا زۆرمان هەیە بەداخەوە بۆیە پێکەوە بچوینە بۆ کۆنفرانسەکە ئیتر دیارە زۆرفێکی تایبەت بە و نەیتوانین تەشریف بێنێ من بەحسی دووەمم لەسەر ناسووری بینی مەمک کە لە کوردستانە ئێمە 11 حاڵەتمان هەبوو لە هەموو کوردستانە لە هەموو کوردستانەوەی کە تۆمار کرابوو 11 حاڵەتی ناسووری بینی مەمکمان هەبوو من و ئەو پیاوە بەڕێزانە تەبەن ناوی یەکەم ئەو پیاوە نەبوون ناوی سێم من بوو لەو بەحسەیانە ناسووری بینی مەمک کە ئێمە هەموو نەخۆشەکانمان کۆ کردبەوە ئەوەش هەر تەقدیممان کرد شتێکی زۆر زۆر جوان دەرچوو من بە دانیشتۆکانم بفەرموو چەند نەخۆشی ناسووری بینی مەمکتان بینیوە کەس دەستی بەرز نەکردەوە گوتم حەزەکەم بزانن لە عالەمە 3 کەیس هەیە بە زمانی ئینگلیزی تۆمار کراوە ئەوەی کە کۆنفرانسەکەی ڕێخەزوتی نە 6 کەس هەیە یقی باش 6 بێ توێمە 11مان هەیە ئەوش بۆ خۆی الحەمدوللا خاڵێکی تری قووەت بوو کە ئەوان سیقە بە ئیشەکەی ئێمە بکەن مادەم ئێمە نەخۆشمان زۆرە لەو بوارەیە کەواتە تەجروبە و خێبرەشمان زیاترە لەو بوارەیە سەرکەوتنیەوە بەحسەی دووەم کە باست کرد لە داهێنانی چارەسەرا بوو یا لە دۆزینەوەی نەخۆشە نا هەر بۆ مەسەر ئێمە کۆمەڵی کۆنکلوژنماندا کۆمەڵی دەرەنجامماندا پێیان ئێمە سەلمانمان مەسەرەن لەوانەیە گەرمی شێ عەرەقکردنەوە مەمکی گەورە و بەکارهێنانی ستیان لەوانەیە هۆکارێ بێ بۆ دروستبوونی ناسووری بینی مەمک یعنی ئەم ئیستینتاجەماندا بۆ خەڵکە کاوەش الحەمدوللا جێ ئەوە بوو کە دیسان و جێ دەستخۆشی بوو چونکە ئەمە جۆرێ بوو لە ڕێگرتن لە نەخۆشیەکە بەشی دووەمیان چارەسەر بوو بۆ نەخۆشیەکە کاکتۆر ئەنجامی ئەو کۆنفرانسە چی لێ دێت و دوجار بۆ نمەدان پیانانی پێویستە لەو کۆنفرانسە لیژنە هەیە لەوەی کە دان بنێ بۆ بەحسانی ئێوەیە یا بڵاوکردنەوە هەیە لە شوێنێک بێکەنە و دەوڵەتی بێ بۆ نمونە کۆنفرانس دوای بۆ خۆی جەرناڵێکی هەیە ئەو بەحسانە هەر هەمووی ئەبستراکتی هەیە پوختەی بەحسەکان هەمی بڵاوکاتەوە ئیتر هەرێکۆ لە سوچێکی عالەما مەسەرەن ئیستیفادە لەو حاڵەتەکە ئەوەی کە جێت لە خۆشیە ئەوەیە کە ئێمە هەمومان کۆبووینەوە هەمومان ئیستیفادەمان لە ئارا و بیر و باوەڕی یەکتری کە سەبارەت بەم نەخۆشیە چونکە عەرزم کردن هەمیان زۆر پسپۆر بوون لەم بوارەیە ئەوروپاش عەقڵێکی زۆر خەیاڵی هەیە لەم ئیشەیە ئەوەیە کە لەو خاڵەوە دەست پێیەکە کە تۆ تیاوەستاویت ئێستا بۆچی مادەکی منیانەوێت ئیسفادی لێ بکەن ئەوێک خۆی کۆمەڵێک ئیسفادی لێکا کۆمەڵێک گۆڕانکاری تیا بکە ئەو نیسبەتی لە سەدانەوەتە نەجاحەبی کە بە لە ساسە دەستکاری بکە یعنی ئەوروپا ئەو خاڵی بە قووەتە کە جۆر یەکتری وەگرن پێشنیار یەکتری قوبوڵەکەن ئیشی یەکتری بە گەورە سەیرەکەن و دەستخۆشی لە یەکتریەکەن و لە یەکتریەوە فێرە بن جا هیوادارم ئینشاڵڵا ئێمە بتوانین وەکو کورد ئەو نقطەیە تەرکیزی خەینە سەر
وەکو کورد یا وەکو کەرتی تایبەت بە تەندروستی یا وەزارەتی تەندروستی یا حکوومەتی هەرێم لە کوردستانە چونکە ئەمە ڕەنگە کەسێکی تر بواە لە وڵاتێکی تر لەگەڵ هاتنەوەی پێشوازیکی گەرمەگوڕی لێ بکراوایە لە فڕۆکەخانەیە بەڵام لێرە تەنانەت ڕەنگە زۆرترین هەواڵ لەسەر بڵاوبوونەوەی ئەم داهێنانەی جەنابەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بێت نەمان بینی هیچ بەرپرسێکی حکومی یا لە کەرتی تەندروستیە باسخواسی لەسەر بکرێت ئایا ئەوە تەنسیق نەبوونی تۆیە لەگەڵ وەزارەتی تەندروستی یا بەگشتی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە لاوازە چونکە خەڵکیش گلەیی لە کەرتی تەندروستی زۆر هەیە وڵات جابن کە ئەو کاتی گەڕانەوەم بوو مەتاری سلێمانی و هەولێر داخرابوو بەداخەوە ناچار ڕێحلەکەم گۆڕی بۆ بەغدا و لە ڕێی بەغاوە هاتمەوە هەرخواخان بۆ ڕێگەم ببێنەوە کوردستان چاوەڕی پێشواشی زۆر نەبوون بۆری کە ڕێحلەشتەکان هەمووی گۆڕابوو و شتێکیشە مەسەرەن ئێمە شتێکمان نەکردووە شایانی باز بێ ئەگەر قەول لە شانازیە کە بێ شانازیەکە یەکەم بۆ دینی ئیسلامە دووەم بۆ کووردە من تەنها کارلێکێکی یاری دەدر بووم لە هاوکێشەیە هیچ چم نەکردووە و خۆشم بە هیچ نازانم هەرچی بەسەرمانەوەی هەرچی هەیە فەزی خوای گەورەیە ینی چاوەڕێی من حتام دانیشتنی جاناویشتانم پێ زۆرە خێر بەسەر چاومە بەڵام لە هەمان کاتە ڕەنگە خەڵکێک چاوەڕوانیەوەی بکردە لە حکوومەتی هەرێمی کوردستان یا ئێستا کە بزانێت چۆن سوود لەم داهێنانەی جەنابەت وەربگرێ بۆچی دەبێت لە بەریتانیا و ئیمەیلت بۆ بێ باسخواز لەسەرم چارەسەرە بکرێت چۆن دەستیان کەوێ ئایا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی بەدەمتەوە هاتووە هەواڵیەوە بپرسێ ئەم چارەسەرە چۆن ئێمەش دەستمان بکەوە بە هەموو دکتۆرەکانی تر دابەشی بکەن یا لە نەخۆشخانەکانیاندا وڵی تر بێەوە شەریکات بە دوای ئەوی شۆ بێ من یەکێ لە دکتۆرێک ئەمریکەکان پێوتم وتێگە زیرەک بی بەماوی بە ملیۆنێر بۆ نەسە پێوتم تێگە زیرەک بی لەسەر ئام مادێ ئەبی بە ملیۆنێر کەس حسابی خۆ نازانی بەڵام دیارە ئێمە خەمێکمان لەم بوارەیە هەڵنەگرتو هیواداریم ئینشاڵڵا بتوانین مادەیەکی لێ دروستکەین لە مستەقبەلە کە بتوانین بەخشی سەر عالەمی بکەین دڵمان بۆ خۆش بێ جگە لەمانە لە فەزی خوای گەورەوە بەحسێکمان هەبوو ئێمە جگە لەم داهێنانی مؤتەمەری بەرلین بەسێکمان هەبوو بەناونیشانی چارەسەری فتق ئێمە بینیمان لە عالەمە فتق زۆر بە سەختی زۆر بە ناڕەحەتی چارەسەرەکرێ و ئێستا شەبەکەی بۆ دانێن و نیسبەی نەجاحیشی قەت ناگاتە لە ساسە لە هیچ بوارێکە تەنانەت لە مایۆ کلینیکیشە نیسبەی نەجاحی لە 100% نییە بۆیە هەستاین خۆمان بیرمان لە شتێکی تر کردەوە بە تایبەتی ئافرەتی ئێمە چووکە مناڵی زۆرە بێ وەرگی گەورە بێ پێستی شۆڕە بێ دوایی پێویستی بە تەجمیلە بیرمان لە تاریخەیەکی تر کردەوە کە چارەسەری فتقی پێ بکەین وەرگەکەمان بچووکە کردەوە تەجمیلمان بۆەوە کرد شەبەکەیەکمان لە نێوانە دانا ناوماننا زیب تەکنیک ئەنی تەریقەی زنجیر دوایکمان زۆر قەومینیم الحەمدولله بەڵام دڵم بۆ میلەتەکەم زۆر ژانەکە حەدیشەکەم سمعەیەکی باش کە هەبێ بۆ میلەتەکەی خۆم بێ بۆ خەڵکەکەی خۆم بێ بە ناوی کوردەوە بێ بە ناوی ئیسلامەوە بێ من دایمە شانازی بەوەکەم بۆیە ئەو برایانە شایەتن کە لەگەڵ ما بوون لە خولفەتی جارەوە هاتبوون لە چیک مؤتەمەرێک بەسرا شتێکی گەورە بوو کۆمەڵێک خەڵکی خاوەن شەریکات و کۆمەڵی خەڵکی خاوەن مەعامیل و کۆمەڵە تاجری کوردستان لەو پەڕی دوهۆک و زاخەوە هاتبوون هەتاوەکو بەسرە تا غورفەتی جاری بەسری تیا بوو قسەیان کرد هەموو قسەکان لە چیکیەوە کرا بە عەرەبی بۆی کە خەڵکەکە تێبگا یەکێک کەستا بە ئەنگلیزی قسەی کرد کابرایەکی چیکی بوو باسی عێراق و کوردستانی وەکو بێشە کرد یعنی وتێمان نە دکتۆریان هەیە نە خستخانەیان هەیە نە عەمەلیاتیان هەیە نە مەحکەمەیان هەیە لە دکتۆر پێچێتەوە نە دەرمانیان هەیە نە سەنتەری ئۆنکۆلۆژیان هەیە عەلەمێکی چیکی و عەلەمێکی کوردستانیشی ئاوا هێنابوو بەرامبەر یەک داینابوو کە دوایی تەواو بوو هەموو خەڵکەکە دەستیان کرد بە چۆکلەیان و کەسێکە خەڵکەکە خۆشمان چۆکلە لێ وتم کاکە چۆکلە بۆچی لێن فێ باسی کوردی کرد کورد با بۆ زەمی کوورد دەکات لەسایەکەوە ئێمەی کرد بە جەنگڵستان من تەحمل ناکەم بیاسم وەڵامی بمەوە پڕ بە ئیهانەکردنی ئەو بۆ کورد و بۆ کوردستان وەڵامدایە تم کوردستانەوە نییە کە تۆ حاڵی بیلی ئێمە هاتووشین لێرە پێویستمان بە تەکنۆلۆژیا ئێوەیە بەژنا خێبرەی ئێمە لە ئێوە زیاتر لەو ئیشانەیە ئێمە سنتەری هیوامان هەیە نانەکلیمان هەیە خستخانی فاروقمان هەیە خستخانی پێشکەوتومان هەیە بە شانەزی شۆ باسێکی من هەفتەی پێش و پێشەوەی بێم کابرا لە کوێتەوە هاتبوو بۆ خەستەخانەکانی کوردستان نەخۆشەکە سەدانی منی کرد لەوێ لە کوێتەوە هاتووین لە وڵاتی خەلیجەوە
دڵمان بەمە خۆش الحەمدوللا ئەگە بتوانین کوردستان سیاحەیەکی طبی تیا دروستکەین بەڕوتم تۆ ئەسڵان کوردستانە هەر نەبینەوە کە بۆ شوێ باسی کوردستانەکەیت ئێمە سنتەری ئۆنکۆلۆژیمان هەیە هیوامان هەیە نانەکلیمان هەیە زۆر بەڕێزەوە بانە لەسەر مەدرسەکانی ئەمریکا و بەریتانیامانە ئیشەکەن ئیتر فەبوهیتە الذی کەفەڕ ینی بێدەنگ بوو کە ئەوم پێوت جا مەبەستمەوە بوو کە الحەمدوللا ینی کە پیاوەچێتە وڵاتانە و کۆڵێ هەستێکی ئەجوڵەیە لە کاتێکا تۆ بەرامبەر قەومەکەت و بەرامبەر میلەتەکەت قساکەن ناتوانانی بێدەنگ بیت لەبەر ئەو طریقەی کە فتقەکەمان پێ چارەسەرەکرد بوو بۆ لە مۆزوعەکە دوور کەوتمەوە ناومان نا کورد تەکنیک یەکەم جار ناومانە زیب ئەی زنجیر دەوێتمان بانای بنیم کورد تەکنیک طریقەی کوردی طریقەی کوردەکەم الحەمدوللا 200 و ئەو نەخۆشمان چارەسەر کردبوو لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بەو طریقەی خۆمان ناردمان بۆ مؤتەمەری جەڕاحینی ئەوروپا لە بواری فتقە کە لە ڤێننا بەسرا لە ڤێننا کە بەحسەکەی ئێمەیان پێگەیشت تەرحەکەی ئێمەیان پێگەیشت داهێنانەکەی ئێمەیان پێگەیشت یەکسەر خستیانە ناو بەرنامەی مؤتەمەرەکەوە و 14 دقیقە قسەیان بۆ دانام لە ناو مؤتەمەرەکەیان ئەویش لە فەزلی خوای گەورەوە کاوەش دوای لە جەرناڵی خۆیانە و لە مجلەی خۆیانە پەخشیان کرد کە طریقەیەک هەیە بە ناوی طریقەی کوردی بۆ چارەسەری فتق ئەمەش لە فەزلی خوای گەورەوە بە شەرداهێنانی خۆیان بوو کە تا ئێستا یەک حاڵەتی دووبارەمان نییە لە فتقە لەم چەند سەد کەیسی کە کردومان ئەوش فەزلی پەروەردگارە کاکتۆر دوایەم داهێنان و دوایم خستنە ڕوژ ڕەنگە دوایەوەش کە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بوویەوە هێشتا هەندێک خەڵکن نکۆڵی لەماکەن لەم داهێنانە چه وەڵامێک هەیە بۆیان ڕەنگە ئەوانەش زیاتر زانیاریان لەسەر بواری پزیشکی وەمانە نەبێت بەڵام بایە هەندە هەر هەیە کە نایەوێت قبوڵی بکات والله اینجا بەداخەوە من ئەڵێم دارپوازی لە خۆی نەبێ نای بڕێ من ئەڵێم مرێشی خۆڵ نەکا بەسەر خۆیان کەس ناتوانێت خۆڵکا بەسەریە من چاوەڕی سوپاس و ستایش و دەستخۆشی کەس نیم بەڵام ئەوەی کە دژایەتی ئەمە ئەکا ئەلفوبەی کوردایەتیش ناسانێ هەری وت کاکە ئەگەر غەڵەتێکی شێبێ عەبدوڵواحید بۆم پینەوە پەڕۆوە کرد بچکە ئەم ئیشی بە ناوی کورد و کوردستانەوە کردووە جێی دڵخۆشی و سەربەرزی بوو بۆ جا ئەو کەسە لە ئەوروپا بژیان لێرە بژی لەبەرەوە بەداخەوە ینی کە خەڵکێکە بێ خۆزگایەک ئەو خەڵکانە کە دژایەتیانە کرد لە بوارە توبێکەیە و شارەزای ئەم پسپۆڕیە ئەبوون بەم شێوەیەش وەڵامی منیانەدایەوە یان و کاکە تۆ غەڵەتەکەی تۆ 1 2 3 4 من کابرای ئەمریکی و کابرای ئەڵمانی و کابرای سویدی و کابرای بەریتانی پێی معجەب و دەستخۆشیە کات و داوای کاتەکە دوای مادەکاکە لە ئیشەکەیایە خۆی و شتەکانیشی بۆ چاوی خۆ بینیوە کابرا لە دوورەوە تفنگ بە تاریکیەوە ئەنێ وڵای این بەزێن بە عەقلیایەتەوە من شتێکم نەماوە کە من یەکێک لە دکتۆرەکان وتی تۆوات کارێکی وات کە دەگەرین بە خۆمان ئەو نەخۆشیەمان هەبێ بینە بەردەستی تۆ لە چۆ ئەژی بین بۆ لات ئەگەر خۆمان نەخۆشیەکەمان هەبێ خۆمان ناخینە بەدەست ئەمەلیات هینی لای تۆ چارەسەرمانکی تا حەدە کاکتۆر پرسیاری کەوتم لەسەر داهێنانەکە نەماوەتەوە بەڵام دوایین پەیامەت چی هەیە لەوەی کە ئێمەش داهێنانەکانمان زیاتر بێ لە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە ئایا بە گروپی دکتۆر خۆی بێ گروپ بدێ دروستی بکرێت یا لە ڕێی وەزارەت و لە ڕێی کەرتی تایبەتی تەندروستیەوە ئەمە ڕێک بخرێت کەواتە دەرکەوتووە کە توانای پزیشکە کوردەکانیش لەوە زیاترە کە ئێستا هەیە لە فەزلی خوای گەورەوە ئێمە نەکەر ئەوە ئێمەی سەحالیان داهێنانێکی ترمان هەیە لە بواری غودەیە چارەسەری نەخۆشەکانی غودە ئەوی شڵا چاوەڕی مؤتەمەرێک و چاوەڕی کۆنفرانسێکی بەقوەتین کە بەحسەکەمانی تیا پێشکەشکین هەر بە ناوی کوردستانەوە یان بە ناوی جامیعەی سلێمانیەوە والحەمدوللا ئێمە ئەوەی کە دیقەتم داوە ئێمە وەکو کورد زۆر خەبیری باوەڕم پێ بکە لەم شارەیە لە وڵاتانیشا لە دەوروبەرە 4 پیاوی وەکو دکتۆر تاهیر هەورامیمان نییە 4 پیاوی وەکو دکتۆر ئیسماعیل حەمەمیمان نییە وەکو دکتۆر ئارام بارانمان نییە بەداخەوە 4 پیاوی عالمی زیرەکی وەکو دکتۆر فاروق حەسەنمان نییە بەڵام بۆ ناتوانین توانەکانیان بخەینەگەڕ بەداخەوە ئێمە لەبەرەوەی کە ینی ئێمە ملەتێکین تەژێی یەکتری ناکەین دەستی یەکتری ناگرین تەژێی یەکتری با بڵێن بۆ معنایی کە ئێمە فەرقی ئێمە ئەوروپا ئەوەیە کە ئەوروپا دەستی فاشی لەگرێ هەتا سەرێخە ئێمە پاشقل لە سەرکەوتووەگرین هەتا یەخین هەتا فاش بەداخەوە ئێمە
ئەممان تێژنا الحەمدلله و دکتۆرانی خۆمان پیاکۆک و دکتۆر کۆسار تامیدی ئەمەیە ئەمانە هەمی خەڵکانێکن جێی شانازین دکتۆر هاوار نەقشبەندی لە ئەوروپا گەڕاوەتەوە حەقە ئیسفادە لە خیبری بکرێت لە وڵاتانە لەوە چه زۆر ناویشم نەبردبێت کە ئەوان هەمیان خاوەنی بەحث و خاوەنی داهێنان و خاوەنی توانان بەڵام بەداخەوە ئەو هەلیکە بۆ ئەوان ڕخساو بوو ئێمە نەڕخساو لە ئەوروپا یعنی ئێستاکەنی لە ئەوروپا کابرا سەرتەری بەحسی هەیە مرکزی بەحسی هەیە دامی بەحسەکە ئێمە بەداخەوە ئەمەمان نییە و خەڵکیش نییە تەژیعت کە خەڵکیش نییە مەسەرەن ئێستا من پێویستم بە کۆمەڵێک جیهازە لە بواری سەرەتانی مەمکە بێم بەحسی لەسەرکەم یان ئەبێ بچم لە جامیعەیەکە پاڕێمەوە یانە بێبی بمە ئەوروپا یانە بێ جیهازەکە لەسەر حسابی ویفانی خۆم بیکڕم بەڵام دڵنیاتانەکەمەوەی کە من لێ بینیم ناو خەڵکیە هیچی ئەو خەڵکە لە ئێمە عالمتر نین لە ئێمە شارەزاتر نین بەڵام ئەوان تەکنۆلۆژیایەکیان لە بەردەسایە ئەوان هەندێکیان هەیە هەر خۆیان بۆ بەحث تەفەڕق پێکردووە ئەژنا ئەوەی ئێمە زەخیرەیەکی دووری درێژی حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم طبی نەبەوی لە بەردەستمانە توانی ئیسفادەی لێ بکەین داهێنانی گەوری پێ بکەین ئەوان بێبەشنەوە لەبەرەوە بێ هەموو مادەیەک بۆ هەموو نەخۆشیە بەکاربێن بۆ ئەوەی کە بتوان چارەسەری پێ بکەین لەبەر هیوادارم ئینشاءالله کەرتی تەندروستی یاخود زانکۆکان بە تایبەتی ئاوڕێکی جدی لە بواری بەحث بنەوە لە کوردستانە. زۆر سپاس کاک دکتۆر من شتێکی ئەوتۆم نەماوە لە پرسیارەکانم مەگەر تەنها کۆتا پەیامی خۆت پێ بۆ نەخۆشەکانت یا بۆوانەی کە تووشی و نەخۆشیە دەبن. بەخێر بەن سەر چاومان هیوادارین ئینشاڵڵا کەس پێویستی بە ئێمە نەبێ بۆ ئەو چارەسەرە و هیواداریشین ئەو برانی کە دێن ئەو خەڵکی کە ڕوو لە ئێماکە ئێمە ئەدەواتێکی تایبەتمان هەیە ئەبێ ئەو ماوەدانە هەموو ڕۆژێ تاقیم کردێتەوە لە کاتێکا بۆ نەخۆشیە بەکارهێنرێ لەبەرەوە کە دێن و بەریان ناکەی و ئەگەڕێنەوە بەدەستی بەتاڵ لە شوێنە دوورەکانەوە هیوادارین ئینشاڵڵا گلەی مالیانەکەن و چانسی دواتر وەرگرن بۆ ئەوەی کە لە خزمەتیانە بین و چارەسەریان بکەین. زۆر سپاس کاک دکتۆر سپاس بۆ دەرفەتێکە بەخشی بینەرانی عزیز من زیاتر پێم خۆش بوو کە لە شوێنی تایبەتی خۆی گفتوگۆکەمان بکردایە بەڵام دیارە بەداخەوە خۆی ئاماژەی پێکرد لەوێ جێ نەبوو بۆیە داوای لێبوردنتان لێ یەکەم و زۆر سپاستانەکەم کە تا ئەم کاتە لەگەڵ ماماونەتەوە تا بەسەرکردنەوە و دیدارێکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.